مدیری شرطە ئەگۆڕێ کەی مدیری دائیرەیەک ئەگۆڕێت ئەمە بڕیاری وەزیر نییە و بڕیاری وەزیر لێرە لەم ڕۆوە نایە. ئیدارە ئەنجومەنی پارێزگای کەرکووک بڕیار دەدەن هەر دەستێوەردانێک لایەن حکوومەتی عێراقەوە لە کاروباری کەرکووک بکرێت ڕەتی دەکەنەوە لە پێشەوەی ئەو بڕیارە نەشکە بە دەستێوەردان لە کاروباری پارێزگاکە وەسف کرا بڕیاری گواستنەوەی کاربەدەستانی پۆلیسی کەرکووکە بۆ بەغدا. پێش 2 هەفتەیەک بڕیارێک لە وەزیری ناوخۆوە دەرچوو بەلابردنی کاک لیوا جەمال تاهر کە بەڕێوەبەری پۆلیسی کەرکووکە و بە نەقڵکردنی 4-5-6 ئەفسەری لە بەرزی کەرکووک بۆ بەغدا بەبێ ئەوەی بە هیچ شێوەیەک پارێزگای کەرکووک بە ئاگا بێت. ئەڵبەتە کە ئەمە ڕوویدا ئێمە پاش ئەوەی لەگەڵ جەنابی سەرۆکی ئەنجومەنی پارێزگای قسەمان کرد بڕیارماندا ئێمە ئەمە قبول ناکەین بەڵام داوایان لێ کرد بوو بچن بۆ بەغدا ئێمە ڕێگەمان دانێ وتمان باشە بچن بۆ بەغدا. کاک جەمال ڕۆیشت کاک تۆرهان ڕۆیشت و هەروەها ئەمید کاوە کە بەڕێوەبەری پۆلیسی داقووخە هەموویان ڕۆشتناوێ لەسەر داوای وەزیر. بەڵام وەزیر یەکسەر بڕیاریدا کە ئەمانە سزا بدات هیچ زیانی کرد بۆ ماوەی هەفتەیەک و دوای ئەوە سزایدان بە تەوبیخیانی کرد لە ئەمریکایانە. بۆیە ئەم جارە کە وەزیر داوای کرد بچن ئێمە پێمانوتن نابێت بچن چونکە بەڕاستی وەزیر بە سزادانی ئەو ئەفسەرە بەرزانە کە زۆر خزمەتی ئەم شارەیان کردووە ئیهانەی کەرکووکی کردووە سوکایەتی بە کەرکووک کردووە. لەبەر ئەوە ئێمە هیچ سوودێک نبینین لەوەی کەوا ئەم جارە بچنەوە بۆ لای وەزیر بۆ ئەوەی جارێکی تر پیشانی بدا کە بەهێزە و دەستی ئەڕوات. لەوانەیە لە بەغدا دەستی بڕوات بەڵام لە کەرکووک دەستی ناڕات. لە کەرکووک سەرۆکی لیژنەی ئەمنی لەگەڵ ئەنجومەنی پارێزگا بڕیار ئەدەن کەی وەزیر کەی مدیری شرطە ئەگۆڕێ کەی مدیری دائیرەیەک ئەگۆڕێت ئەمە بڕیاری وەزیر نییە و بڕیاری وەزیر لێرە لەم ڕۆوە نایە. پارێزگاری کەرکووک ڕێیدانەکردنی بڕیارەکەی وەزارەتی ناوخۆی عێراق تاکی لە سەرمانەوەی بەڕێوەبەری پۆلیس و جێگرەکەی لە شوێنی خۆیان دەکاتەوە. ئەمە زمانی سەدام نییە ئەمە نازانم وەزیری ناوخۆکەی وەتبان بوو ناوی نازانم سەبعاوی بوو کامی بوو ئەمە زمانێکی ترە و کەرکووکی بەڕێوەی ئەبن و کەرکووک ئەزانێت چی پێویستە و ئێوە زۆر باش ئەزانن کە پۆلیسی ئێمە قوربانی داوە برینداری داوە لە هەموو پێکاتەکان کورد عەرەب تورکمان کرد و ئاشوور لە شەڕەکانی بەرامبەر بە داعش پۆلیسمان ئێستاش پۆلیسمان هەیە بەدیل گیراون لەگەڵ داعش. جا وەزیر ئەگەر ئەم شتانە نازانێت با تۆزێ زانیاری لەسەر کەرکووک وەرگێ پێش ئەوەی بڕیارێکدا کە بە هیچ شێوەیە لێرە جێبەجێ ناکرێت و سوپاسدان. پارێزگار و سەرۆکی ئەنجومەنی پارێزگاش جەخت دەکەنەوە کەرکووک پابەندی یاساکانە بەڵام قبوڵی هیچ بڕیارێکیش ناکات کە دەستێوەردان بێ لە کاروباری پارێزگاکە بە تایبەت دوایەوەی لا مەرکەزیەتی داری بە پارێزگاکان بەخشراوە. عومەر غەریب، کورسات نیوز، کەرکووک.